لێرەکانی هەفتەی حوتەمی خولی نایابی لاوانی کوردستان لە یاری لووتکە هەندرێنی پێشەنگ بووە میوانی پێشمەرگەی هەولێری دووەم. لە نیوەی یەکەم یاریەکە ئاستی هەردوو تیپ تا ڕادەیەک لە یەکەوە نزیک بوو، هەردوو لە هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد بە ئامانجی تۆمارکردنی گۆڵی پێشکەوتن. بەر لە کۆتایی هاتنی نیوەی یەکەم عەلی وریە لاوانی هەندرێنی با گۆڵی یەکەم پێشخست. لە نیوەی دووەمی یاریەکە لاوانی پێشمەرگەی هەولێر هەوڵی گۆڵی یەکسانیان دەدا، بەڵام لا خولەکی 72 مەسرور فەخرەدین دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم با کارتی سوورکرایە دەرەوە لە پێشمەرگەی هەولێر. ئەمە ژوای کرد هەندرێن باڵادەستی یاریەکە بێت. لە خولەکی 92 عەلی وریە بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی دووەمیشی بۆ لاوانی یانەی هەندرێن زیاد کرد و کۆتایی بە یاریەکە هێنا. الحمدلله توانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین. احتیپازمان بە دوو گۆڵەکەمان کرد، دوو گۆڵمان کرد، احتیپازمان پێ کرد. ئیشەڵا دوو یاری داهات و سەرکەوتن تۆما دەکەن و لە نازناوەکە بەدەست دێن. بەڕاستی ئەوڕۆ لەگە نادیندرێن شۆتێکم گەمەش زۆر باشمان کرد ڕاستی، بەڵام لە ئاخری دەقە بە خۆتانتان گۆڵێکمان خوارد. ئەو گۆڵە زۆرە جوای گەمەی گۆڕی شۆی دوم ئەوەندە ویسمان تعویزکەینەوە بەڕاستی نەمانتانی، ئەوەندە لە پێشەوە بەڕاستی ئەوڕۆ پێشەمان مۆفەق نەبوون. تۆی پێشەوە مۆفەق نابی لە پشتەوە دەبین. مایشی برزەویمان پێوە دیار بوو، زۆرمان دیبوونمان پێوە دیار بوو. پاش ئەوەی تەردەکەش کە کرا بەڕاستی لە عاڵەتە چیم نەمدیتە لە دوو عاڵەتی لێ کارتێکدا زرم لێرە کارتێکدا تاکید نەبەز تەردی کرد. معنەوە غەڵەتە ئەختا لە تۆپانێ زۆر نۆرمالە. پیرۆزبای لە نادیندرێن دەکەم ڕاستی شایانیان بوو لەمە باشتر تۆپانیان کرد، مستحقی تۆپانیاندا. ئەوڕۆ چێ مستحقی گەمەی بداتن ئەو دەباتەوە پیرۆزیان بوو. بەمەنجامە لاوانی یانەی هەندرێن پارێزگاری لە پێشەنگی یانەکان کرد و بووە خاوەنی 15 خاڵ. پێشمەرگەی هەولێریش پاشەخشەی کرد بۆ خانەی چوارەمی ڕیزبەندی با کۆکردنەوەی دەخاڵ. یاریەکانی خولەکەش تەنها 2 هەفتەی ماوە با کۆتا بێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.